خوایەوە تەن ئاواکەی چەند دڵگیر و شیرینە، دەشتی خۆش و ڕەنگینە، ئاوی کەوسەرە و خاکی گەوهەرە. بینەرانی بەڕێز ئەم کاتتان باش، ژیاری ئەم جارە لە گوندە جوانەکەی ئاروزەرەوە لەگەڵتانین. گوندی ئاروزەر نزیکەی 85 کیلۆمەترێک دەکەوێتە دووری شاری سلێمانی و سەر بە ناحیەی ناڵپارێزە. ئەم گوندە جوانە لە ساڵی 1800ەکان ئاوەدان کراوەتەوە. لە ئێستادا نزیکەی دەماڵێک تێدا دەژین و هاوینانی ژماری ماڵەکان زیاد دەکا. بەرنامە ژیاری ئەم جارە سەردانی ئەم گوندە جوانەی کرد و لە نزیکەوە لە حاڵ و گوزەرانی گونچینانی پرسی. ئێوەی بینەرانیش لەگەڵ مابن بۆ بینینی تەواوی دیمەنەکانی ناو گوندەکە و لێدوان و گفت و گۆی دانیشتوانەکەی. لەگەڵمانابن. ئەم گوندە ناوی ئاروزەر. ئەمە بۆەوەی کە بزانین ئەم گوندە ناوەکەی مانای چیەوە، ناوەکەی لە چیەوە هاتووە. لەگەڵ کاگمەهدی گفتوگۆکەین. کاگمەهدی سڵاوت لێبێ. ئەخێبان قوربان سەر چاواتن. گەر پێمان بڵێ ئاروزەر و شێ ئاروزەر مانای چیەوە، بۆچی پێوتراوە ئاروزەر یان لە چیەوە هاتووە؟ بەڵێ وەڵا ڕاستەکەی ئەوەی کە زیاتر بە دوواداشون و ئەو بابەتانەمان کردو. ئەم وشەیە تقریبان ئەم ناوە دوو وشەیە لێک دراوە لە وشەی ئارو لەگەڵ زێڕ هاتووە. ئارو بە گەڕانەوە بۆ بڵین سەرچاو مێژوەکان وشەیەکی تورکی ئارو یعنی خیار. زەڕەکەش لە زێڕیان زەردەوە هاتووە، ینی یا خیاری زەرد کاتێکە لە سنووریا بووە، یا خودەوە بۆ بڵین عنی سەرچاوی داهات و پارەی زۆر بووە لە زێڕەکەەوە هاتووە. تۆمانە منتیقەیە پێشتر عوسمانەکان داگیریان کرد، احتیمالەکە سەرچاوی ناوەکە لەوە هاتبێ ئارو زێر. ئارو زێر بۆشی هەیە مەسەرەن زەڕ لە زمانی هەورامیانی پارە. بەڵێ بەڵێ خناڵمانی لایەکیان لە زەردەکەەوە، لایەکیان لەوەکو پارە، ینی بڵین سەرچاوی داهاتۆی زۆر بوو بێ بەو شێوەیە لێک دراوەتەوە. لە ڕاستیە ئینسان ئەگەر چۆن لە ورد بینەوە هەموو داژیرکەرانی کوردستان بە هەموو لاکانیەوە ئیتر فارس بێت تورک بێت عەرەب بێ هەرمە بەسیانەوە کورد نەبێنێ. ئیتر ئەنواع چۆنەڵێ وەسیلە و بیانویان بەکارێناوە. ئەم دێژێکێک بەلەوە دیانەی کە بەنمونە لە زۆربەی دەکانی تر شوێنی مانەوەی پێشمەرگە بووە، خزمەت بڵین خزمەتی پێشمەرگە کراوە. چەندین جار مەفرەزەوانە لە کاتی دەنگانی شەو ئەوانە هاتووە ئەم ماڵانە خزمەت کراون و هەتا خەڵکی خۆشمان خەڵەکە بۆ لە ناویانە بۆ بڵین لە شۆڕشی ئەیلو لە شۆڕشەکانی دواترە خەڵکیان هەبوو و بڵین مەسئولیەت و یان دەسەڵاتدار بوونتیایە. زیاتر مۆزوع بوو، ینی هەتا بۆ نمونای جارنەوە کاتی خۆی پێشتر مامجلال لەو شخصەیە داوەتێکیان بۆ کردووە کاتێک هاتووە هەمووی چەند ساعاتێ دوایەوە یا شەو ڕۆژە دوایەوە تۆبارانی ئەم منتیقەیە کراوە لایەن حکوومەتی باسەوە. ئێتا هەر ئەمانە ئەوەی چۆنەڵێ کورد بتوێنەوە. ئێمەش پشکێکمان لەوە بەرکەوتەکەم دێت کاول کرا و چوینە بڵین منتیقەی سیروانوانە لە سنووری هەڵەبجە دواتریتر لەنەوەیە کاتجارێکە ئاوەدان کراوەتەوە. ڕاستەکەی ئێستا گوندەکە چەند ماڵی تایە؟ لە ئێستاوی کە بە بەردەوامی بڵین نیشتە جێبین لێرە نزیکەی دەماڵێکی کە بەردەوام زستان و هەموو کاتێک لێری زۆر دەبنەوە. وەڵا لە هاوینانایتر لە دوای مانگی 4 و تا مانگی 11 زۆر بچکە خەڵک بە بۆنەی باخ و زەراعەتکردنەوە بابەتانەوە دێت بۆ سەر ئیش و کارەکانی خۆی. کاک مەسعود سڵاو لێبێ. گەر پێمان بڵێ خەڵکی ئەم
گوندەی ئاروزەرە ینی بەچیەوە سەرقاڵن ینی ئەو پیشانەی کە لێرە لە کۆنەوە هەتا ئێستا خەڵک پێوی سەرقاڵ بۆ پێوی مەشغوڵ بووە کار و کەسابەتی لەسەر بووە ئەو پیشانە چین سڵاوی خۆ لە جەنابتان پێشەکی یەخوا بە خێر بێن خێر و خۆشیتان هێنا یەخوا بە خێر بێن سەر چاومان بۆ گوندی ئاروزەر وڵا کات ڕەحمەنجان وەکو معلومی جەنابتە سەر لە ئێستا کامل دیەکان بە کاملی یعنی ئەو خەڵکە چینە خواروەی هەژارەکانن کە لە دیەکانە ماون ئەوانەی کە ماون لە دیەکانە بە دیار کشت و کاڵ و ماونەتەوە زائیدەن ئاژەڵداری لە ئێستا خەڵکی گوندی ئاروزەریش جگە لە ئاژەڵداری و کشت و کاڵ هیچ شتێکی تریان نییە بەڵێ پێم وابێ ئێوە هەنگەوانیشتان تێدایەوە هەنگیش بەخێو دەکات بەڵێ من خۆم هەنگەوانم کاری هەنگەوانی چۆنە ینی بەتایبەت ئێوەکە لە گوندەکان لە ناو سروشتێکی زۆر زۆر جواندان و پێم وابێ گیا بەهاریەکان و بەشێکی زۆر ئەو گوڵانەی کە لە کوردستانە بوونیانەیە لەم گوندی ئێوە هەیە کاریگەری ئەم سروشتە لەسەر هەنگەوانی لەسەر هەنگوینەکەتان تا چەند کاریگەری هەیە تا چەند توانیتانە مەسەر هەنگوینی باش بەرهەم بێن بە دڵنیاییەوە هەر کار و پیشەیەک تۆ کە هەڵی ببژێری ژینگەیەکی تایبەت بە خۆی ئەوێ هەنگەوانیش سپاس بۆ پەروەردگار و من بۆ خۆم تا ئێستا زیاتر لە 15 ساڵ هەنگەوانم ئەزمموی 15 ساڵ زیاتر هەنگەوانی بێ و چەندین دەوراتمە الحەمدوللا لە دەرەوە و لە ناوی کوردستان بینیوە سپاس بۆ پەروەردگار ژینگەی ئاروزەر و بە تایبەت ئەم ژینگەی شارباژێڕە هەر خوای گەورە دروستی کردووە بۆ هەنگەوانی لەبەرەوە ئێمە 4 فەسڵی تەواومان هەیە وەکو وڵاتەکانی تر نین بۆ نمونە هەر بەهار و هەر زستان و هاوینمان هەبێیان بە پێچەوانەوە ئەلحەمدوللا ئەمە 4 وەرزی تەواومان هەیە کە بۆ پیشەی هەنگەوانی بە دڵنیاییەوە زۆر زۆر گونجاوە بە تایبەت ژینگەکەی من ژینگەی ئاروزەر سپاس بۆ خوای گەورە هەم لە زەرعاتەوە دوورم هەم لە قەرەباڵخی چۆنەڵێ جم و جوڵی خەڵکەوە یان ماڵی کەمتیە ئەلحەمدوللا بۆ من ژینگەیەکی تەواو پاکە و ئەتوانم یعنی ئەوە بڵێم کە هەنگ ئەتوانێ بە دڵی خۆی و بە ئارەزی خۆی بە سروشتێکی تاو هەنگوینێکی خاڵیس بۆ خۆت تا ڕادێک پسپۆڕێکی باشت لە هەنگەوانیا وەرگرتو ینی جیاوازی ئەو هەنگوینەی کە گونشینانی کوردستان بەرەمیدەن جیاوازی چی لەگەڵ هەنگوینە کێسە لە بازارەکانە لە بازارەکانە ئەنوا هەنگوینی تورکی و سعودی و ئێرانی و ئەمانە لە بازارەکان ینی جیاوازی چۆن خەڵک بتوانێت ئەم هەنگوینانە مەسەن جیاب بکاتەوە جیاوازەکەیان چیە لە ڕووی تامە لە ڕووی خۆی بەگشتی ئێمە توانین هەنگوین بکەین بە دوو جۆرەوە ئەوەی کە بەرهەم ئەهێنرێ یا ئەوەی لە سروشت وەرەگیرێ ئێمە ئێستا ئەلحەمدوللا وەکو پێم وتی ژینگەی کوردستان زۆر گونجاوە و زۆر هەنگەوانی سەرکەوتومان هەیە هەنگەوانی زۆر باشمان هەیە هەنگەوانی زۆر سیقە پێکراومان هەیە لە بەرامبەریشە جۆرێکی تر لە هەنگوینمان هەیە کە دروست دەکرێت دەستکردی ئینسانن معمەلەکانن هەنگ هەر نایبینێ ئەم دوو جۆرە خۆی لەناو ئەو یەکەمیشیانە دەیان جۆرمان هەیە یەکێکیانەوەیە کە هەنگ بە سروشتی خۆی بۆ خۆی بە تەبیعەت هەر وەکو ئەوەی کە خوای پەروەردگار وەحی بۆ ناردووە هەنگوین کۆکاتۆ لەم شاخ و دەشت و گوڵوکێوە و بەشەکەی تریشی ئەوەیە کە هەنگەوان خۆراکی دەستکرد یان سروشتێکی دەستکردی بۆ فەراهەمەهێنێ ئەوەش کە خەڵک یەکێک بتوانێت هەنگوینی ئەسڵ و عادی لە یەکجا بکاتەوە مەگەر تۆ هەنگەوانێک بناسی کە لە ویژدان و لە دەستی ئەمین بی بتوانی ئەگەنا لە غەیری مختبەر کە ئەوش لە منتیقی خۆمان و لەم شەرق الأوسەطا بەعام شتێکمانی بەناوی مختبەرێک کە بتوانێت 100% هەنگوین جیاب بکاتەوە شتی وامان نیە هەستە با بچین بکەین تەماشا هەستە با بچین بکەین تەماشا لە مێرگوزار و لای باخچەی پاشا سەرکان ئەسرین و ئەنەو شەو گولزار سەرکان ئەسرین دای حاجی لێرە دانیشتۆ بەڕاستی جێوێکی زۆر زۆر خۆشی هەیە و دایگیان سڵاو لێبێ دانیشە ڕەحمەت لێبێ چۆنی وازە چۆنە ئەحواڵت چۆنە باشی شکۆر دەنگ و باسێ باشی دیمەنی ئێرە زۆر زۆر تایبەتە سروشتەکەت زۆر جوانە دیمەنەکە زۆر جوانە وڵای جوانی نەبێرە بێتاقەتیاتم بۆ ئێرە بێتاقەتی بۆ ئێرە ئەرە بەخوا ژنانی ئێرە خەریکی چین ڕۆژانە بەچیەوە سەر وڵا ژنان هەچی ئاژالیان بێ بە ئاژال و بشکن و یەکی وەکم دیشکە ئیشینە بێ ئاوایە تۆ ئاژەڵداری ناکەی ناوەڵە ئەی پەلەوەرشت بەخێو ناکەی
وەڵا بوومان تاقمان نەما بۆ وەڵا دەردەکە هات خواگای لێ یەک کڵە شێرێک پریشکچێن نەما باش ئای توزانم دکتۆرێ شتێ هەتا نەتوانانی لەوانی شەو ڕۆژێکە تاق نەما باشە نەوەڵا دەنگمان نەماوە ژیانی جارانی ئاروزە خۆشتر بووە ئێستا وەڵا کامیانە بەلا خۆش وەڵا جاران جاران بۆچی وەڵا جاران خۆش بوو جاران ئاوەیان بوو جاران پیاوی پیاوانەی تیا بوو ئافرەتی کامەڵی تیا بوو ڕاستەکەی جاران گوندەکەتان قەرباڵختر بووە زۆری لێ بوو وەرەوەڵا تۆ ژیانی گوندت بەلاوە خۆشتریایی شار وەڵا ئێرە هیێرە بەڵێ بەری ڕسمە مەگرن ئەی شەوانە ژنانی ئێرە کۆ بنەوە وەک شەوچەرێک بچن ئارەوەڵا شەرەوەکەن ئەی لە شەوچەرە چی بەکارێن چییە خۆ وەڵایتر گوێزیان بێ مێژیان بێ میوەیان بێ هەرچێکیان بێدارێن و ئەی خۆن و بەخۆشیە کۆ تا سەعات 11 تا 12 بۆ خانداریشتن و ماڵی خۆی ڕاستەکە ئەی پەیوەندی کۆماڵیتان چۆنە لەگەڵ یەکترا لەگەڵ پیاوەکانە وەڵا شکر هەموو لایە باشن هەموو لای باشن سوپاس هەموو لایە باشن لەخوا بەزیاوێ کەس گلەی لە کەس نییە و کەس ڕقی لە کەس نییە وتر ئێرە کەسیش کەس بەخێو ناکەوە ئەم گوندە گیا بەهاریە هەیە ها گیای بەهاری جای بەهاری چی هەیە ئێرە زۆر بەزۆری هەیە بۆ خواردنی زەلامیان بەڵێ بۆ خواردن وەڵا قنگری لێ و گۆزروانی لێ و بەنگەشتی لێ بۆ شاخانەوە ئێمە ناگەین مەگەر پیاویاوە ڕۆژانە مەسەرەن کاتێکە ئاژەڵەکان شیرەکانیان نەدۆشن چی لێ دروستەکەن جگە لە ماست بەرەمی سپایتری لێ دروستەکەن هەیتر دۆی لێ فرۆشن و ئەگەر ئەوەنگە بێ ئەیکەن بە سیرێژ و ئیکەن بە کەشک و ئەوەی لێ ڕاستەکەی دەست و چاوە خۆش بێ بێوەی بێ بەشی خەڵقی ژێن وەڵا خوا هەڵ ناگرێ بەبێ ئەوانە نایخۆن کەنیانە بەشیانەیە ڕاستەکەی دەست و چاوە خۆش بێ بێوەی بن یاخوای وەش بێوەی بن دیارە ئەم گوندە بەوەی هەڵکەوتێ جوگرافیەوە چەند جارێک تووشی ڕووداوی سروشتی بووە پێما بێ لە پەنجاکانە لافاوە گێری گرتێتەوە زەروزیانی زۆری هەبووەگەر باسێکی و ڕووداوەمان بەوکەی بەزەبەت ساڵی چەند بووەوە لافا و لەکەیا بووەوە ئایا زەروزیانی بەرگوندەکە کەوتووە بەڵێ ئەوەی کە بە من گەیی بێ ساڵی 57 لافاوێکی گەورە لەم دۆڵی هەڵوژاوی هاتۆتە خوارەوە تەواوی ئەو ماڵانەی کە لەسەر ئەم جادێ و لەسەر شیوەکانن بەشێکی زۆری حەوشەکانیان هەمووی ئاو بردوێتی ساڵی 57 کارەساتێکی زۆر گەورە بووە بەڵام سپاس بۆ خۆی پەروەردگار زیانی گیانی نەبووە زیانەکان هەر ماڵی و حەوشە و خانووی بەرکەوتوە لە ساڵی 73 بۆ 74یش هەمان شت دووبارە بۆتەوە ئەو کاتە حەوشە و بڵێن ئەوەی کە گەڵ ڕوشتی بەرکەوتۆ شوێنی ماڵاتوانە ئەوانشی لەگەڵ خۆی بردووە بەڵام سپاس بۆ خوا هیچیان زیانی گیانیان نەبووە لە ساڵی 1961 بەفرێکی زۆر لەم گوندە دەبارێت کە بەپێی گێڕانەوەی دەماودەمی خەڵکی دانیشتوانی ئەم گوندە 1 مەتر بەفر باریوە لە هەمان ساڵداوە لە هەمان کات و لە هەمان وەرزداواتە وەرزی زستان برسێتێکی زۆر ڕووە کاتە دانیشتوانی ئەم گوندە یەکێکی تر لەو کارەساتە سروشتیانەی کە ڕوو لەم گوندە دەکات هەر لەم ساڵەدا و لە ساڵی 1961 و لە هەمان زستان و لە کاتی ئەم بەفرە زۆرەدا ئەویش هاتنی نەخۆشی تاعونە نەخۆشی تاعون ڕوو دەکاتە ئەم گوندە و نزیکەی 50 کەس دەبێتە قوربانی و تەنانەت بەپێی دەماودەمکردنی ئەم زانیاریە کە لە گوندەکەەوە من وەرمگرت هاوڵاتیانی ئەم گوندە دانیشتوانی ئەم گوندە بۆ ناشتنی ترمی قوربانیانی نەخۆشیەکە ئەو پاچ و خاکە نازێک کە لەسەر گۆڕستان دایاناوە نەیان هێناوەتەوە بۆ ناو گوندەکە بۆی کە مردوەکانی تریش بنێژن بۆی فریایی ناشتنی مردوەکانی تریش بکەون
ناوچەکەتان ناوچێکی کوێستانیە ساڵانە بەفر و بارانێکی باشی لێبارێت. بەڵێ الحەمدولillah. بارینی بەفر تا چەند ئەستەنگیتان بۆ دروستەکە لە کار و پیشە ڕۆژانەتان بە تایبەتی ئێوە گەر نەخۆشێکتان هەبێ مەسەرەن چیەکەن؟ ئێوە گەر حاڵەتێکی زەر و نەخوازرا مەسەرەن لە گوندە ڕووبدات چیەکەن کاتێککە بەفرێکی زۆر لە ناوچەکە ئابارێت؟ وەڵا سپاس بۆ خۆی پەروەردگار خۆ یعنی لە ئێستا ژینگە بە جۆرێک گۆڕاوە ئەو بەفر و بارانەی جاران نەماوە. یعنی لە ئێستا هەر زۆر ئاسایە ڕۆژێک بەفرێک ببارێ ئەگەر ڕێ بگیرێ ناحێ شۆفڵێک گەنێرێت تا قیرەکە پاکێکاتەوە. بەڵام ئەوەی کە من بۆ خۆم بەبیرم دێ لە ساڵی 2000ەکان بوو 20 نازانم 6 بوو 7 بوو ئەلەو بینەیە بەفرێکی زۆر باری. ئێمە لێرە نەخۆشێکمان هەبوو لێرە پێویستیە کرد بچێتە خەستەخانە بڕوا بکە لێرەوە کە بۆیە ناحێ ناڵپارێز 11 کیلۆمەترە بە هەرەوەزی بە بێڵ و بە تراکتۆر و بەوانە ڕێیان بۆ کردەوە نەخۆشیان گەیاندا ناڵپارێز کە بەفرێکی زۆر باری هەر لە ئاروزەرەوە بۆ ناڵپارێز کە 11 کیلۆمەترە ئەم ڕێگەیە پاکرایەوە بە یارمەتی دیەکانی تر و خەڵکی ئاروزە لێرە هیمەتیان کرد بردیانە دەرمیانە و لێشەوە خەڵک یارمەتیدان و هەتا ناحێ ناڵپارێز الحەمدولillah ڕێگە شکاو ئەینا بۆ خۆم چەندین جار کە ڕێنە بۆ تا ناڵپارێز بە پێ ڕۆشتون. توانێتان مەسەرەن ئەم پەیوەندی بەهێزە دروستکەن لەناو گوندەکانی تراکە تەنانەت بۆ ڕاماڵینی ڕێگای سەرەکی گوندەکانیش هاوکارتان و وەک خۆت دەڵی نەخۆشێک لێرەوە بە پاکردنەوەی ڕێگەکە بگەێنیتە ناوپارێز. خۆی هەتاوەکو 2012 بە دواوە کە تەکنەلۆژیا زۆر بەربڵاو نەبوو بوو نەگەشت بووە لادیەکان پەیوەندیەکی زۆر تند و تۆڵ لە نێو دیەکانە هەبوو بڕوا بکە میوانێک بەهاتە ئاروزەریان بەهاتایە دەرەمیانیان شوێنێکی تر تەواوی ئەهلی ئەو گوندە شۆ ئەچوونە ئەو ماڵە بۆ بە خێراتنی ئەو میوانە. ئێستا تۆزێک تەکنەلۆژیا پەرتی کردوون و خەڵک بە شێوازێکی تر کەڵک لە کۆبوونەوە کۆمەڵایەتەکان وەرەگرێ. الحەمدولillah تا ئەم دقەیەش ئەو هاوکاری و هەرەوەزیە بۆ کارەساتێک لە بینی دیەکانە زۆر ماوە. ئێستش ئاگرێک لە هەر شوێن بکەوێتەوە هەموو دیەکانی چواردەوری بە ئێستایشەوە هەر ئامادەن و هاوکارن. الحەمدولillah ئەو گیانی هاوکاریە لەناو دیەکانە هەر بووە و هەر هەیشە الحەمدولillah. هەمیشە و هاوکاریە بمێنەوە ئینشاءالله. سپاس بۆ کاتێککە پێت بەخشی. زۆر سپاسانەکەم. بیکە بۆ خاتر زەردەکەی خوراوە بیکە بۆ خاتر زەردەکەی خوراوە سەرێ بێنە دەرێ وەی لە توێی کەژاوە سەرێ بێنە دەرێ وەی لە توێی کەژاوە یارە لە جەرگم ئاخ یاران لە جەرگم تیری شەمم شەو وەی کوردم کورد زمانم خۆشم دەوێت کوردستان و کوردی زمانی باپیرانم مای سەربەردی زیان کوردستانم یەک پارچەیە گیان فیدایم خاکەیە زمانی کوردی شیرینە فەنگنگی وشەی ببینە وشەی پڕواتە جوانە ڕێزمان ڕێک و ڕەوانە وشەی بۆ کوێ بچم پێناسەمە لیلا نادم تا من هەمە زازاکەڵ و بادینانی لەگەڵ هورامی سۆبانی گشتمان برای یەک زمانی خاوە خاکی کوردستان. ئەی دەستی چاوە خۆش بێ. گوڵە جوان تۆ لە پۆلی چەنی؟ چوار. ناوە چییە؟ ڤارین. زیرێکی لە مەکتەبە؟ بەڵێ. مامۆستاکەتان بایکۆ توشتیان کردویانە سێ مەکتەبتانەیە؟ وڵای بایکێوتیان کرد. بۆچی کردویانە؟ وڵایی تر نازانم. پێت خۆشە مەکتەب داخرێ؟ نە. باش. ئەی گوڵە جوان تۆ ناو چییە؟ سارین خان. تۆ لە پۆلی چەنای؟ یەک. پۆلی یەکی؟ ئەی تۆ چیە زانی گۆرانێکمان بۆ بڵێ؟ هیچ نازانی؟ بۆ لە مەکتەب چیان فێر کردووی؟ مەسپیتەکان؟ ئافەرەم دەست و چاوتان خۆش بێ. دیارە ئێرە ماڵی یەکێک لە گونشینانەکە
ماڵێکا غەریبە یەکێک بۆ لە هونەرمەندە کۆنەکانی ئەم گوندەکە و کاتی خۆی خەڵکی گوندەکە دەڵێن کاتێکە شایی کراوە کاغەریب یەکێک بۆ لەو هونەرمەندانەی کە گۆرانی زۆر باشی وتووە ماڵەکە سەلام عەلەیکوم کاغەریبیان چۆنی ئەحواڵە چۆنە دایان چۆنی دەستە باشەکەم ئەحواڵە چۆنە باشە شکر دەنگە باشە جەوەکەت زۆر خۆشە لەم بەر خۆرا وەزە چۆنە تەندروستی ئەحواڵە چۆنە باشە شکر سەلامت کاغەریب پێم وابێ ئەگەر هەڵە نەبم یەکێک بووی لە گۆرانی بێژەکانی ئەم گوند کاتی خۆی ئەنەستە پێت نەماوەیان حەزت لێ نییە حەزم لێ نییە بۆچی وەڵای حەزم لێ نییە تر کاغەریب جاران چۆن گۆرانیتەوە چۆنە هاتن بە شوێن تا بۆ وڵاتی خۆ بچوم لەگەڵیانە و خۆ هاتمە دوامە ئەمجا شایەکلا لێرە و ئەمزا بەم ناسەبەت و وەکو ئیتی بڵێن ئەم سەیران و ئەمانە دامە لەگەڵیان نابووم و ئەمجا ئەوقڕێکی گزاشمە ئەوش پێم تۆ بێت چاوی پێ لەرا ئەوشمان لەگەڵا بوو خاڵەوەکم بوو ئەوشمە لەگەڵ کە حەمەرەژیم چۆن بوو حەزت لە گۆرانی وتن کرد وڵات ئەمە هەر خولای لە مناڵیەوە هە خولای گۆرانی بووم شوان بۆ یاڵان گۆرانی مەوت و بۆ فێر بووم و تەواو ڕاست گوێت لە چی گۆرانی بێژەگرت کە تۆ حەزت لە گۆرانی وتن من گوێ لە گۆرانی بێژ هەر ناگرم ئەگەر لەو شاخ جارانیش نەتەگرت بەخوا بەکەمی ئەی چۆن ئاوا تۆ خولی گۆرانی بە یاڵۆ پیاهشی بەدڵا هات ئەیوت ئیتر من لەوە فێر بووم شوان بوویان شوان بووم و ئەرەوەڵا بە زۆری بانیانەکردم بۆ سەرشایی بۆ سیروان بۆ مەسەلا بۆ سلێمانی بۆ خەڵاتچوالان و ئەمانە ڕۆشتم ئەی سەرەتا کە دەرکەوتی خەڵکی گوندەکە زانیان کە تۆ دەنگت خۆشە ئێمە چۆن ئاشکرا بووی بە هونەرمەند بەوە ئافترنا مەسەلاتە مەسەلا شوێ کۆبووینەوە کۆڕووکۆمەڵ یا پشیلان یان گۆرەی بازی کاکە تۆ دۆگوانەوە بۆ بڵێ لەگە برادەرانە تۆ دەگۆرانی بۆ وتن و ئاوا جاران هونەرمەندەکانی کۆن کە شایشتە کرا پێم وای بێت چەند سەعاتێک بەسەرێک و گۆرانیان وتووە زۆریش تۆ درێژترین ماوە کە گۆرانی وتبێت لە ملادەیە یان لە لادەکانی تر بانگیان کردی بۆشایی چێنە گۆرانی وتووە وڵا بە سعات وتوم بە ساعتونی وتوم ساعتونی گۆرانی وتۆ بە بێوەستا ساعتونی گۆرانی وتۆ لەگەڵ بەڵابەتەنیانە لەگەڵ ڕەفیق و برادەر ڕاستە وڵا تەمان مۆزیقاش نەبووە نەوەڵا بەکەمی نەوەڵا ئەمجا لەگەڵ خەڵکا زۆر گۆرانی وتۆ برادێکمێ لە ماڵی ڕەنیێنەیە ناوی کار لەتیفەوەستە لە 82 گۆرەما وتۆ تا دەرچووە ئەرەوەڵا تازە دەرچووەتر لە مەسەلا لە کەناڵی هەڵەبجە شارە گۆرەما دەرچووە تازەکی ڕاستەکەی ئەرەوەڵا خۆ ئێستا ئەگەر ئێمە داوا دەکەین بۆ بەرنامەکە ناڵێت ئەگەر تۆزە لە بەرخۆتەوە جاتی منێڵێتەوە حەزەکەین گوێمان دەدەنی تۆ ئەگەر نەبرەیەکی کەمیشمان بۆ بکەین شتێکی جوانە بەڵامتر هەر پێم خۆش گۆرانی بڵێ منستە بەخوا پێم خۆش نییە تازە تەمەنێکم کردو لەوانەمان گۆرە خۆ خەڵک زۆر پێم مەڵێ گۆرانی وڵ نایڵێ تۆ کە دەنگێکی خۆشە دەبێ بیانی بۆ دەنگ خۆش بێسە پیر بوون دەنگم نەما هەمیشە تەندروست باش بی و لەش ساغ بی و هەمیشە دەنگت خۆش بۆ ناوچەکەی خۆ دوور من پێی خۆش بێ یا پێی ناخۆش بێ ئەگەڕێنەوە من بۆ ناوچەکەی خۆ دیارە کەش و هەوای یان هەڵکەوتەی جوگرافیای ئەم گوندە کاریگەری گەور و گرانی کردە سەر لایەنی بژێوی و هاوکاتیش تەنانەت لەسەر دەنگی خەڵکی ئەم ناوچێشکە خەڵکانێکی دەنگ خۆش و بەرهەمەندیان تێدایە ئێرە گۆرانی بێژی تێدا بووە و لە کۆنەوە هەتا ئێستا گۆرانی بێژی لە نەبراوە کاکسامیمان لەگەڵایە کاکسامی یەکێکە لەو دەنگخۆشانەوە هاوکاتیش کە غەریب بەڵام گرەیەکمان هەیە لێرە لە کاغەریب کە دەڵێ بۆ هۆی تەمانەکەمەوە ناتوانم گۆرانی بەڵام کاکسامی داواکەی ڕەت نەکردینەوە کاکسامی بۆ ئێمە بۆ بینەرانی بەرنامەی ژیار چیمان بۆ وڵی کە ئێوە بەناوبانگن لە دەنگخۆشیاوە لە گۆرانی وتنە بەسەر چاو شەڵا کۆپلیەکتان بۆ وەڵێم گۆرانی لە خزمەتتان خۆش زۆر سپاس فەرموو بەسەر چاو
هاي مرويو يعني عزيزيم هاي مرويو يعني عزيزيم خو من ببيتويو لخوي شمزي زيم خو من ببيتويو لخوي شمزي زيم شنم بيوتي أقول متوري شنم بيوتي أقول متوري قناهم شيايا بخير قوري قناهم شيايا بخير قوري وخدي باني سري كارسازي كارايان وخدي باني سري كارسازي كارايان يك ما خيت وخوايا وقزاري زارايان يك ما خيت وايا وقزاري زارايان هاي مرويو يعني عزيزيم خو من ببيتويو لخوي شمزي زيم خو من ببيتويو لخوي شمزي زيم دیارە ئاروزەر یەکێکە لەو گوندانەی کە بۆ شەوچەری شەوانی گوندەکە گونشینان پەناه نابەنە بەر بازار ئەو چارەزاتانێک کە لە بازار هەن بیکرد ئەمان خۆیان دەستڕەنگینی خۆیان لە دروستکردنی چارەساتەکانەوە بە تایبەتی لە دروستکردنی باسوق و سوجوقا تا ڕادێک ناوبانگێکی باشیان هەیە. مندایە خانم لەگەڵایە کە یەکێکە لەو ژنانەی کە دەستێکی باڵای هەیە لە دروستکردنی باسوق و سوجوقاوە خەڵکی گوندەکە وەسفی دەساوی ئەمیان کردووە لە دروستکردنیە. دایگیان سڵاو لێبێ سپاس بۆەوەی کە کاتی خۆت بەخشی بێمە. ئەمانی لە بەردەمی منان ئەتوانی تۆزێ بۆم باسکەی بزانم ئەمانە چییە و چۆن دروستەکرێ ئێوە لە گوندەکە بەچی دروستیەکان ئەمەیان تریەکەین بژێرین و ئەیگوشین و ئەی کوڵێنین و دوای کوڵانەکە ئەوە بین دوو پەنجێ دوان کەم کە ئاوەکەی ئەنجاو کوێ تەشتێکی لێنین لێدانین با سار بێتەوە نەگەرم بێ بێ بە کوڵۆ ئێنی ئەنجاو کوێ دوو ئافرەتێکی تێوە کە ئاردەکە و یەکیش خاویە کاتەوە ئەنجا کویتریشان ئەیکاتە ناو یەکیش بە کلکی عیبنەوێ بێڵێکی پاک و تەمیز کلکی دارێکی سپیر جوان تێکەڵی هەڵا و ئاگرێکی هێواشیەکەی حتا توانێ ئەکۆڵێ ئێتە عیب نەبێت جوان کە کوڵای یعنی سینی بۆ دانێن و ئەنجاتر بە سوراحێکێنە سینەکان و یەک تۆز دایانێنی تر شەکرشتی تێەکەن شاکر نابێ شەکر نییە عنی بە شەکر ئەی ئەمەیان پێوا بێوە هەنجیرە ئەوەش هەنجیرە هێنە ئەی کوڵێن ئەیکەنە ئاوی گەرم بە ئاوی گەرمەی کوڵێنین قاشە لیمۆی تێ ئەەکەین لەبەرەوە کە ئاواز دەردو جوان دەرچێت دیتە یان دوو ڕۆژ لەبەر خۆردایەنین لە دوو ڕۆژە بە دواوەکە یعنین ئەیکەینە زەرفی پەنیون و ئەخێنە مزەویدە بەڵێ ئەو هەنجیریش ئەمەیشان هەر هەنجیرە ئەوەیە یعنین قاش لەتی ناکەین هەر یعنین پەرداخی ئاوی تێ ئەەکەین و ئەوش بەحاڵ قاشە لیمۆی تێکەین بێت یۆکەڵ با بکۆڵێ جوان شل ئەبێ لە دوای شلبوونەکەن جایەنی ئەکەین سارە ئەیکەنە سەر سینی نایلۆنێکی بۆ داخین و بەحاڵ نایلۆنەکە چەورەکەین بە ڕۆنی بەستوو بەدەر لە دروستکردنی ئەمانە پێم خۆشە باسێکی ژیانی ژنانی ئەم گوندە بۆ بکەیت لە کۆن و ئێستا جاران خۆشتر بوو یا ئێستا جاران خۆشتر بوو بۆچی وڵا ئێستش هەر خۆشە خوانەی بڕێ هەمومان هەریەکین نانەکەین بە یەکۆیکەین کولێراکەین بە ئێستاش هەر بە هەرەوەزی نانوشتەکە هەرەوەزی ئەیکەین ئیستەیش ئەو ماڵی کاسەینەوە ماڵێت لە پشتەوە ماڵی کاکفای قەیسەوان لە سلێمانی ئەرەوەڵا هەر بە هەرەوەزی بە زۆری ئەم دووسێ ماڵەمان هەروان بە یەکۆ ئەیتر بە یەکە کۆمەڵە بین نانێکی باش چوار پێنج هێڵەکە شێرین چوار هێڵەکە شێرین بە یەکایکەین ئەنجا کو تەشت ئێستوکەڵە هەویرە شێرین و خمرە و سۆدەی یەکەین و ئەنجای بێ ئێوە ناخۆش ئەیکەین بە لەواشە و بە لەواشە و ڕۆن دانیشە هە لەسەر کەوڵەکە کۆمەکەرەوە وا بە لەزەتاڵین نۆشی گیانتان ژنانی ئەم گوندە زۆر زەحمەتکێش بوون لە ئاژەڵداری لە باغداری تەنانەت لە بەشێک لە شوێنەکان مەسەرەن فەلاحەتی ئەمانیان کردو پیاوان و ڕۆشتین بۆ فەلاحەتی ئێستا فەلاحەتی هەمووی مەکینەیە و درە و هەمووی کار ئاسان ینی ئێوە شان بەشانی پیاوان کارتان کردووە کاتی خۆی ئەی پێی بڵێ ئەرە وەڵڵا لە مەڵۆکردنا لە درەوکردنا بەزی سەمە دوستە ساڵە من
عملیاتی فقرات و ئینزیلاق ناتوانێت ئەی پیاوان مامەڵیان چۆن بوو لەگەڵ ژنانی ئێرە پەیوەندیتان چۆن بوو هەر بەگشتی لە ناو ئەم گوندەیە هەمی بە کۆمەڵی ئەچوو بۆ یەکی ئەگەر ئیشی زۆرتر وایە هەمومانە چوین وەکو یەک بە کۆمەڵی ئەچوین بۆ یەکتری بە هەرەوە زیو چۆن بۆ ئەوی ترمان و بە نۆرەی تر نۆرە یەکێک وایە ڕێگریان لێ ناکردن بۆ خوێندن بۆ خوێندنمان کەم ئەتی ژنی ئێرەی زوو بەخوا هیچ خوێندنی نێبوو خۆی نێویستیان هەر نیان هێشت هەر نەبووە ڕاستەکەی دەست و چاوە خۆش بێ هەمیشە تەندروست باشن بووە پەیوەندیەکی هەمیشە باشتان هەبێ چۆن ئەم کاتە باشی مەکتەبتان هەیە تەمان لەم گوندەوەیە لە چەنەوە بۆ چەند هەتان یەکتانەوە باشە تۆ ئەچیتە تۆ خۆت لە پۆلی چەند ئێستا لە پۆلی هێشتا من ساڵێکە چیتە نۆ کە لە نۆ دەرچوێ چیتە کوێ خوێنی ئەبێ بچیتە ناوپارێز لێرەوە چۆن هاتوو چۆکەی بە تایبەتی وەک دەزانین ئێرە ساڵانە بەفربارانێکی باشیتی ئابارێ ئەستەم نابێ ڕێگەکە بۆ ئێوە کە هاتوو چۆکن بەرەوەڵە ئەیتە چۆن هاتوو چۆکەن بۆ ناوپارێز وڵایتر بەسێرە تاسی داواتان نەکردو بۆی کە مامۆستاتان بلێرن لە دوای نەوە قۆناغی نوۆش بکرێتەوە بۆی تر ئەم ئەرکەنێکەشین لێرەوە بگەنە ناحی ناوپارێز داواتان نەکردووە باشە شەڵا و پۆلان شتان بۆ کرێتەوە دەستی چاو خۆش بێ دیارە بەدەر لە دروستکردنی ئەمانە ئەم گوندە پەیوەندیەکی کۆمەڵاتی زۆر بەهێز لە ناو خۆیانەوە تەنانەت هەموو گوندەکە وەک یەک خێزان مامەڵە دەکەن من دەمەوێت قسە بکەم لەسەر پەیوەندی کۆمەڵایەتی لە ناو گوندەکە لەگەڵ کاکسامی سڵاو لێ بێم کاتت باش سڵاو لە جەنابتان بە خێراتنی کەناڵەکەتانەکەم بۆ گوندەکەمان کە بەسەرتان کردوینەوە یاخوا بە خێر بێن کاکسامی پەیوەندی کۆمەڵایەتی ئێرە پێوان بێت لە بەشێک لە شوێنەکەان ڕنگدانەوەی هەبووە بەسەر ناوچەکانی دەوروبەری وە بەشێک لە گوندەکان تەنانەت لە شوێنەکانی ترەوە من باسی پەیوەندی کۆمەڵایەتی ئێرەم بیستوتەوە کە زۆر پەیوەندیەکی بەهێستانەیە لە ناو یەکترا تەنانەت ناکۆکی و شەڕوە ئەمە زۆر دەگمەنە لە ناو گوندەکەتان چی وای کردووە پەیوەندی کۆمەڵاتیە بەهێزە لە ناو دانیشتوانی گوندی ئاروزەرا هەبێت وڵا لەخوا بە زیابێ هەر لە دێر زەمانەوە کە چۆن هاتووە ینی ئەو ڕێچکە لا نەدراوە هەتا ئەم دەقەیش هەر پەیوەندی و برایەتی و خزمایەتی و دۆستایەتی هەر هەبووە و ئامۆشۆڕۆت هەر هەبووە و شکل لەخوا بە زیاوەوە لەو دی ئێمان نییە بغز و ڕق و قینە بەرامبەر یەکتری و هەر لەخوا بە زیابێ ئەر هاواتوین ڕاستەکەی ئەی پێم خۆشە ینی بزانم گەنجانی ئێرە بەچیەوە سەرقاڵن ینی کار و کەسابەتیان چییە بەچیەوە چی دەکەن و ئەو کار و پیشەی کە لە ناو ئەم گوندەدا هەیە بە زۆری چییە وڵا زۆربەی ئیشی ئێرە زۆربیان بە باخ و باغداریەوە مشغوڵن زۆربیان بە ئاژەڵاریەوە مشغوڵن و ئیش ئێرە هەر ئەوەیە زیاتر فەلاعەتیمان هەیە زۆربەی شوێن و دەشتاییمان هەیە لە خوارۆ کاکرێ و ئیتر زۆربەی جاریش کە یەنەوە شەوان کۆبوونەوە و قسەی خۆش و یاریکردن و ئەمانە هەر نەبراوە لە دێکەمانە ینی ئەوە هەر هەیە بەڵێ یەکێک لەو شتانەی کە من بیستم ینی بەڕاستی لەم تۆزێ بەلامەوە جێگەی سەرنج بۆ ئەوەیە کە کوخێکتان دروست کردووەک بەگشتی شەوانە دێن لەوێ بۆ خۆتان یاریەکەن ینی کۆوە بنەوە ئەمە بیرۆکە کە چۆن بووە چۆن بڕیارتان ناکوخێکی وا دروستکەن بەگشتی بێن لەوێ
گەنجان کۆبنەوە تەنانەت تەمەنە جیاوازەکانیش بە شەوان لەوێ کۆبنەوە بۆ خۆتان یاری دۆمینە و یاریە کوردەواریەکانی ترەکەن. ئێستا من تقریبان 10 ساڵە من لە سلێمانی ژیم زۆربەی جار کەم بۆیە دەیتر بێ بچم بۆ لای ئەوان ئەمڕۆ من دوێنێ من بە دێنیە کاتم بۆ ماڵێک لێرە خوا لی تێکنەیە ئەم شەو ئیدارەم نەکرد ماڵەکەم بەجێ 2 سەعاتەوە ئەو ناوە چوون بۆ ئەوەیتر هەتا درەنگێکی شەو هەر خەریکی یاریکردن و قسەی خۆش بووین شوێنێکی خۆش و گەرم و زۆپای واتیا و لەخوا بەزیێ چۆن بیرتا لەوە کردەوە کە شتێکی وا دروستکە وەڵاهی ئەمەیتر ئەنی لە بری کافتریا و گازینۆکە لە شارەکانە هەیە ئەوە لە گوندەکە کوخێکتان دروست کردووە هاوشێوەی لەبەرەوە کە دروستیان کرد مەسەلا کە ئەرگ نەخەن سەر بەڵێ ئەگەر ئەو کە دروستیان ئەو کوخە لەوێ کە شەو خۆنەوە گەنجەکان کرد ئەرگ نەخەن سەر ماڵ و عایلەکە لەوێ خۆیان قسەی خوانکەن و زەحمەتی نەچێت بەڵێ 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 ئەوەیە ئەرەوەڵا ئیشەکان زۆر ئیشی باش بووە ڕاستەکەی ئەنی وەکو چاودێریکیش بۆ گوندەکە پێم وایە بێ هەر بەڵێ 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 ئەرەوەڵا لەبەرەوە دروستیاکردن بکە ئەرگ نەخەن سەر ماڵەکان دەست و چاوە خۆش بێ ینی کارێکی پێم وایە بێ زۆر باشە زۆر شتێکی باش و لەخوا بەزیا بێ تەبایی و برایەتی لەم دەیە ئەوەی کە من بینیمە کە مناڵیشم لە هەر زۆ هەتا ئێستا شتیوا دەگمەنە لە هیچ شوێنەکە بینرا بێت ڕاستەکەی هەمیشە بە تەبایی بتان بینی لە ناو گوندەکەدا و سەرکەوتوو بن تەندروست باش بن سەلامەت سپاسدانەکەی لەم بەرەو ژۆرەکەەوە بێمایل کچێ دوولادوولامە لەم بەرەو ژۆرەکەەوە ڕێزان جادوولادوولامە نەهێزی یاژنەوە مەیخوا جانەقاوەی پامە نظامەی نظامەیوەی یارازی زاکاومێ لیمۆی ڕەنگاوڕەوەیوەی شەوپایی زاکاومێ لیمۆی ڕەنگاوڕەنگەیوەی شەوپایی زاکاومێ هێندەم نەماوە بێمەل جابم نێ ناگوێزێ نەچاو تێرە قواد هەیوەی نادڵدا بێزرێ عشقێکی ژێکەمەیوەی دەچمە تەورێزێ نظامەی نیزاومەیوەی مەمەگرن باسرێ باوزێ لێرە نامهێڵن هەیخوا دەمە بەن بۆ شیراوزێ لێرە نامهێڵن نەیوەی دەمە بەن بۆ شیراوزێ بینەرانی خۆشەویستی بەرنامەی ژیان لە گوندە جوان و دڵگیرەکەی ئاروزەرەوە لە گوندە میوان دۆستەکەەوە کۆتاییمان بە بەرنامەی ژیاری ئەم جارە هێنا تا بەرنامێکی تری ژیار و گوندێکی تری کوردستان ماڵتان ئاوە.